جاري مثلا بالا فرفانية يعني نه بالا فرفان كرد دخلك بالا فرفانية هزا عثمانية عراقي دا درچون او خلا پروردهی للناصرية بريفتشو سد و دوازده بالا فرفان تيدا بشتار بون دو جوان بالا فرفان كرد نها الاستوديو يا منا ميفاني منا سوران سليمان وعلي سرباس كرمكن فرمون ورن زور بخير خيراتن باش خيراتن كاك علي فرمو كاك سوران فرمو زور باش كرمكن بون زور بخير بن كاك سوران وكاك علي زور بخير بن بالا فرفان النهاية دي راسي هي بدار زاني من هيج إشيك لدنيا أنا ماني بيكم بالا فرفاني ناكم نجي ناكم أجي ناكم لا بتعرفي سربازي أو سيخو وميخو أنا أو زور بخير بن شون بو بريارتان دا ببن بفرو كوان كاك كاك علي إنجاز دوای جنابشت راستا عثمان خزمەتی گەل و نیشتیمان بکەین وەکو گەنجێک کورد ڕۆڵێکی کورد ویستم خزمەتی کوردستان و عێراق بە تایبەتی بکەم حەزم لێ بوو بسمە ئەو بەشە ئەیتۆ کاک سۆران گەیش مناڵی بۆ ڕاستی سوپاس بەخوا کە توانیمان پێ بکەینەوە بۆ خزمەتکردن و هەم خزمەتکردنی نیشتمانمان ڕاستی هەر لە مناڵی حەز لێبی بە فڕۆکە ڕاستی ئایە وەڵڵا وڵای خۆشە فڕۆکەت هەبوو کاتی منداڵ بوو بە فڕۆکە یاری بەڵێ چەند جار تا ئێستا فڕیون چەند جار ینی لە کاتی ڕاهێنانەکان و خولەکە و دواتریش ینی چەند جار ئیسە خۆتان بە تەنیا توان تیاری لێ خوڕن ڕۆکەیەک لێ خوڕی کاکیانی لە ڕاستە هێشتا بە تەواوی نەفڕێن بە تەنیا بەس لە داهاتوە ئینشەڵا دەفڕین. ئەی چۆن بوو مەسەڵەن لە کاتی خولەکە لەگەڵ فڕەکەوانی تر و کاپتنی تر و ئەوانە پێت پێکەوە باڵێ ئەو جۆری فڕۆکانە چین کە لە خولەکە ئەوتان لەسەر کردووە خۆی ئێستا خوێندیتمان بەس نەزاری بوو نەزاریەکەمە کەمە لەمووی تەواو کردووە بەس ئەوەندەی ماوە کە فڕینەکان دوای دەگەڕینەوە بۆ دەوام وەز بە دەڕۆین ئینشاڵڵا بۆ گراوند سکول و فڕینەکان بەس هەموو شتەکان کە گوتراوە ینی ڕێکخراوە هەموو لەگەری فڕینە ئەو باز دەکاتنەوە بەشەکانیتی هەموو ڕوونکردنەوەیەک درا بەس ماوە داخلی گراوند سکول بین بالا فرفان مثلا بالا فرفانی مدنی ئەوەی سڤیل توجار یەک بە تەنها نابێ هەر یەک دوو کەسشی لەگەڵن ئەوەی سەربازیش وایە یەک کەس بە تەنها نابێ کاتی بۆمبە بارانیش مەسەلەن لازمە دوو کەس بن بەس هەندێک فڕۆکەنی یەک نەفەر بە تەنیا خۆی فڕۆکی سەربازی یەک نەفەر زۆر جارێ بینم فلمان دەمەدیتە یەک کەسنی جەر دڕاستیە دەنزان فڕۆکەوانی تایە بەسەر ناوی فڕۆکەکان نیستە تیفتیمان هەیە کە دوونە مدەڕیب لە دواوەیە ئەو لە پێشەوەیە نامدەڕێب هەر بۆ کاتی ئاسایی مەسەلەن F16 بە تەنیا دەفڕێتن خۆی هەموو شتەکە لەسەر مەسئولیەتی خۆی ئەو دەفڕێتن هەموو ئەوکان لە لایویە ئەو مدەڕیبانەی کە وانەکانی ئەوتەوە عێراقی بوون یان ئەمریکی بوون بیانی بوون کێ بوون هەر عێراقی بوون چەند درێژ دکە مەسەلەن ڕاهێنانی پیلۆتێک لەو 2 ساڵ و نیو ئەنێەوە 2 ساڵ و نیوە لە ئەو شوێنەی کە ئێوە خولتان لێبینی چییە زانکۆ خۆجەویە کولی خۆجەوی هێزی ئاسمانی وەنا هێزی ئاسمانی عێراقی لێ دەرد بۆ ماوەی 2 ساڵ و نیوە بە تەدریب ئەساسیە عسکەری و خوێندن و نەزەریات و بەرچاوڕوونکردنەوەی باش دەکە بۆی داخلی گراوند سکول بی بتوانی کە بە هەموو شتەکان بە جوانی زەبط بکەی کاکە عەلی چ شەرت و مەرج هەیە بۆ کەسێکی کە ببە فڕۆکەوان مەسەلەن هەموو کەسێک دەکارە ببە فڕۆکەوان هەموو کەسێک ناتان دەکەیت بەس زیاتر ئەو کەسە دەبی کامل بیتن لە هەموو شتێکی وەکە چ مەسەلەن لە فەحسەکان زۆربەی کامل بی دەکا باش بیتن توانای لەگەڵ نەبێ بەژن و باڵا چەند بێ ئەوژی نەخۆشی دڵی لەگەڵ نەبێ نەخۆشی دڵا ئەوە لە مووی مهمتر ئەوانە دەبی هەمووی کامل بیتن کەسێکی کامل بی نابی نەقستانی جگە لە ئێوە هیچ کوردی تری لێیە بەڵێ ئەوە نۆ کوردین نۆکوردن باڵێ هەمووتان بە پلەی باش تەواو بوون یان هێشتا دەرنەکەوتووە پلەکان چۆنە هەمومان پلەی ملازمیمان هەیە پلەی ملازمی ئەم ئێستا ئەم هینەوە جۆری بەشەکەیە ینی بەشەکەیە چییە ئەو نیشانەیە
ئەوە ئەستێرەکە دیارە ئەو ملازمن ئەوی دیکە هی قۆجەوی عراقی ئەو هینە هەیە بۆ جیاکرێنەوە لە هێزەکانی دیکە ناوە تەوری فێربوون هون تێوری فێربوونە مەسەلە نەزەڕی چاوا بالەفرک بەسەر دەکەوێ و چاوا دێ خوار و ئەو تشتێ دژی تو دکاری مەسەلە نەها بالەفرەکێ بتەنێ بڕێکخی ببی و جارێکە دم بێ خوارێ هێشتا ئەومان بە تاوی نەخێن نەمایە ئەو هین مایە مایە هێشتا مایتمان کاک سۆران تۆ لە خۆت ڕابینی چی بکەیت چۆن تیارە بفڕین مەسەن لە خۆت ڕابینی کە زۆر بەباشی ببیە فڕۆکەوانێکی سەربازی ئیشاڵڵا دەبینە فڕۆکانێکی سەربازی باش خزمەتی نیشتمان دەکەین ئەو خولیایکی مناڵی بەڕاستی ئێستا بێتە دی دەبیتم بە باشی خۆ ئامادەکەی تاوەکە بگێ هەدەفەکەی خۆمە ترس و شیشتان نییەوەە بەخوا بیدایەتی کە ئەوەی دەکاتن دەبی ترس و شتت هەر باوە دەترسەیە بەس ترسەکە نامینێتن ئیشاڵڵا هیچ نییە فڕۆکەی سەربازی زۆر فەرق لەگەڵ مەدەنی ینی ڕۆشتنی لەسەر خۆترە مەسەلەن زۆر جوڵەی نییە زۆر مەترسی لەسەر نییە لەلایەن شەڕەوە نییە فڕۆکەی سەربازی دامێ مەترسی کەوتنە خوارە و لێدانیشی هەیە مجازەفە نییە ئەمە ینی جۆرێک لە مجازەفە نییە ببێ فڕۆکەوانی سەربازی جۆرێک لە خۆخستنە مەترسیەوە نییە لە ژیانی خۆت ینی حەز و ئارزوو هەندێکەکە حەز دکن مەترسیە دەبن ئەوژی حاڵەتێکی نەفسیە مەسەلەن حەز دکن هەرتم مەترسیە دەبن دوێ حاڵەتی دەبژین خۆشیە ژێ دەبینن بەس فڕۆکە ئەخر وڵی سوعبەت نییە ئەمژێت ترسن سەنگەش بەر وەیەکێ هیچی شەک بری بێ ئەوە نییە بری هیچ ترسێکی نەبیتنم بڕۆمە ناویشی هیچ ترسێک نەبی دایم ترسێکی هەر هەیە لەگەڵی بری بەس ناوی ترس لەو بیتن کە بتە ڕێگر ئەتو باواتەکانی خۆت نەکەین ئێستا لە هێزی ئاسمانی عراقی چەند فڕۆکەوانی کورد هەیە پێش لەم خولی ئێوە نامەسەن پێشتر زانیاریتان هەیە چەند فڕۆکەوانی کورد لە هێزی ئاسمانی هەیە تقریبا 50 نەفرێک دەبێت 50 نەفەرمان هەیە 50 کورد لە هێزی ئاسمانی پێم وابێ ئاکتیفن هەر کار دەکەن لەوێ بەرپرسی هێزی فڕۆکەوانی عراقیش هەر کوردەوەنە هەر کووردە یعنی ئەگەر ئێمە سبێنێ ببین بە دەوڵەت ئەرێ بالەفەرڤان ئامادەنە فڕۆکەوانمان ئامادەیە سەربازیوە اینجار ئێوە هوونێنها چاوا بەرەف پێش بچن مەسەلە هون دەبێژن من نەزەری تەواو وەرگرتیە هوونێ چاوا بکارەبن ئەو ڕاهێنان بەردەوام بکەن و بڕاستی بکارەبنێدی ببنە فڕۆکەوانی تەمام بەردەوام دەبن لەسەر ڕاهێنان ئیشاڵڵا کە بگەڕێنەوە بۆ داوام ئەکیدەوە شتێکی بەوەیە دەبی بگەڕێنەوەی کەوسەر داخلی گەڕان سکۆڵ بین ئیشاڵڵا سوال عملی بێجگە ینی پێش فڕین عملیەکە چۆنە ینی چیەکەن بە عملی ناو تارەیە هەموو شتەکان ئەنی پێش فڕین باڵە لە ناو تیارە دوگمە و چیە و ئەوە بۆچی بەکاردێ و ئەوان هەموو بەکاردێن خەلەلێک ئەگەر ڕوودا مەسەلەن لە کاتی فڕین ئەویش دەزانن چۆن هەیە دەتوانی ساڵ لەگەڵ بڕز دەکەی دەتوانی دابەزیە و ئاسە باڵەتەکەی کە چ ڕوودەداتن بەس دایم ئەو تارانێککە پێ فێرمان دەکەم بدایت دەرێت و لە مادەم نەفری ئەمانی دەتوانی ئەوەی خۆت وەگری بەس کاتێ فڕی دەبیتن هەموو شتەکان بە کاملی چێکت کردۆ لە ئەرزیدا ئەوجە فڕی دەست پێ جیاوازیەک لە نێوان فڕۆکەوانی سەربازی لەگەڵ فڕۆکەوانی مەدەنی ئەوەیە کە زۆر جا فڕۆکەوانی سەربازی لە حاڵەتی کەوتن خوارەوەی فڕۆکەش نەجاتیانە بێت چکە پەڕەشوت وەنی پەڕەشوت هەیە یەکسەر پەڕەشوتێکی فێربوون چۆن بە پەرەشوت بێنە خوارێ نەخێ ڕاستی هێشتا ئەومان داخلیەوە نەبوونە یانی لە نەزەریش نەتان خوێنەوە کە چۆن نەزاری خۆتان نەجاتێ لە حاڵەتێکی ئەوە بەڵێ نەزاری خوێندیتمان هەموو ئەساسیەکان کە چی دەکەی یەکەم جار تووشی حاڵەت بی یەکەم جار دەبیت ساڵ لەگە بورجکەی هەتا ئاخی دەقەی جەتوانی خۆت فڕێدەی ئەگەر ینی جگە لە لێدان مەسەلەن کە لێ بدرێ حاڵەتی تێکچوونی فڕۆکەی سەربازی و کەوتنە خوارەوەی فڕۆکەی سەربازی چۆنە زۆرە کەمە قسەش دەکەی ئەو ڕۆژە وتمان لە 2,400,000 فڕینی مەدەنی یەک حاڵەتی کەوتنە خوارەوە هەیە بەڵام لە فڕۆکەی سەربازی چۆنە ئەوە فڕۆکەی سەربازی بڵێنە هەر هەیە تێکچوونی هەیە ئاگەرکەوتنەوەی زیاترە ئاگەرکەوتنەوەی زیاترە لە تێکچوونەکانی بەێ پرسەکەدن سەنگەر من ینی خوندیە دەرەکە نظام چەند ڕاستە دەبێژن بالەفرێن سەربازی کاتی مەسەرە بۆمبە لەگەلی بێ بۆمبەی لەگەڵ خۆی بردبێ بۆ بۆمبە بارانکردنی جیگایەک پێویستە ئەو بۆمبایە هەر بەکاری بێنێ لەگەڵ ئەو بۆمبە ناتوانێ بێتە خوار ڕاستە مەسەرم بەکاری نەئێنا چوو بۆ بۆمبە باران نەبوو
پێیان گوت بگەڕە بۆمبەبارانی نەکە لەگەڵ ئەو بۆمبەیانە ئەتوانی بێخوار لەبەر زەخت بەڵێ دەتوانێت ئەەکەیت بەس ئەگەر ئەمرت پێکرابێ دەبێت جێبەجێکەی نەجێبەجێ باسیەوەکەین کە ئەمریان کردوتیان تاقێنن وەرنەوە نەتەقینە وەرە ئیجاد بێژن زەخت هەیە مەسەلە کاتی بالەفر دێخوار بەو زەختە احتیمالە ئەو بۆمبانە بتەقن هەیە تشتێکی وە؟ نا ڕاستی ئەتو لە بۆ وازبەك دەرەچی جاروێ وازبەکە لەخۆ دەبێتەوە دەگەڕێتەوە ناچاری کە بگەڕێ خۆ لەگەڵ بۆمبەکان دەگەڕێ هیچ مشکلە نیە هیچ کێشەی نییە باوەڕ ناکەمەوە کێشێک بۆمبانە گرانن ینی تۆ شەڕ بێ و شەڕ نەبێ بیتەقێنی جاوە چۆن نەبێ وسا من لەرێکی دیتم وت گوت نکارە تەوی وان بۆمبان جارێکە دم بێ خوارژبەر دەمێت تێ خوار زەخت دروست بە احتیمالە ئەو بۆمبە هەر بتەقن لەگەڵ وەڵام من هەموو جا شتێکم وەکو تێبینیدا دروستە بێ هەندێک بۆمب ئەخرێتە خوارەوە ناتەقن خەنە خوارەوە تەواوازی لێن خۆی ڕوە و هەندێکیش دەیتەقێنی وەنا ئەو فەرقەت چییە بۆچی ئاوایە دوو موشک هەندێک موشکی ئەی تەقێنی ئەڕوا هەندێکی بەریتەوە خۆی چێتە خوارەوە هەدەفەکەشە پێ هەدەفە جارە پێکەوەنە ڕاستە ئەو هەدەف پێگانە زیاتر ئەوەیە کۆمپیوتەریە دایدەنێتن بەس دوو موشکمانێ هەیە بخۆی ئۆتۆماتیکە بخۆی بە دوو هەدەفەکەی خۆیدا دەڕاتن هەشمانە بەس دایدنەی خستە خوارەوەیە خستە خوارەوەیە هەدەفی خۆشیە پێچێ هەدەفی خۆی دەپێکی بە کۆمپیوتەریە هیچ غەڵەتێکی تێدا نیە وڵای زۆر بەخێر بن ئینشەڵا قەت شەڕ و ناخۆشی ڕوونادا بۆ ئێوە بۆم بخەنە خوارەوە بەڵام ینی جێگەی شانازین بۆ کورد ئینشەڵا ڕۆژێکە بێ کە ئێوە بنە فڕۆکەوانی کورد هێزی ئاسمانی کوردی و خزمەتی ئەوەی ببن ڕاهێنانێدی دەما پێشتە ئەوەی ببن ڕاهێنان بۆ خۆیان بفرن هێویدار زۆر بەخێر علی زۆر بەخێر بن سەرکەوتوو بوون تەمەن درێژی و سەلامەت بن سەرچاو زۆر بەخێر بن